ناوەڕاستی مانگی پێنجە و نزیک دەبینەوە لە دووکەردبوونی ساڵ. بەڵام تا ئێستا هەزاران موچەخۆری پارێزگای سلێمانی لە ساڵی 2022دا تەنها 2 موچەیان وەرگرتووە. ئەگەر بەپێی ساڵنامەی زاینی ئێستا مانگی 5 بێ، ئەوە بەپێی ساڵنامەی دابەشکردنی موچە لە بەغدا لە مانگی 5 نزیک دەبینەوە و لە هەولێر مانگی 4 و لە سلێمانیش مانگی 3 تێنەپەڕیوە. کێشەی جیاوازی ژمارە تەنها لە مانگەکاندا نییە، بەڵکو پارتی وەکێتیش وەک 2 حیزبی سەرەکی دەسەڵاتدار و پێکهێنەری حکوومەتی هەرێم کێشەی ژمارەیان لە نێواندا هەیە و هەر یەکەیان لەبارەی بڕ و چۆنیەتی و قەبارەی داهاتی نەوتی و نانەوتی هەرێمەوە ئاماری جیاواز دەخەنە ڕوو. ناوەڕاستی ئەم هەفتەیە میدیا فەرمیەکانی یەکێتی خشتەیەکیان بڵاو کردەوە. بەپێی خشتەکە کۆی داهاتەکانی مانگی 3 بەبێ پارەکەی بەغدا 1 تریلیۆن و 132 ملیار دینار بووە، کە بە 200 ملیار دینارەکەی بەغداوە دەکاتە تریلیۆنێک و 332 ملیار دینار. لە بەرامبەردا جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێم لە پشتی پارتی ڕایگەیاند ماوەی چەند ڕۆژێکە بابەتی ناڕاست و هەڵوەسترا و سەبارەت بە داهات و موچەی مانگانەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ڕێژەی دابەشکردنی داهاتی کوردستان بەسەر پارێزگاکانی هەرێمدا بڵاو دەکرێتەوە. و تەبێژی حکوومەت لە هاوپێچی ڕوونکردنەوەکەیدا چەند خشتەیەکی بڵاو کردوێتەوە. بەپێی ئەو خشتانە داهاتی هەرێم لە مانگی ئازاردا زیاترە لە تریلیۆنێک و 270 ملیار دینار، بەڵام پاساویەوەی هێناوەتەوە کە 373 ملیار دیناری بۆ پڕکردنەوەی کورتهێنانی موچەی مانگی 2 بەکار هاتووە. بە بەراوردکردنی ئەم دوو ئامارە دەرەکەوێ ئامارەکانی یەکێتی و پارتی بۆ داهاتی هەرێم هەرچەندە جیاوازی تێدایە، بەڵام پشتڕاستی یەکەنەوە کە داهات زۆر زیاترە لە موچە و خزمەتگوزاریەکان، بەڵام بەشێکی زۆر لەو داهاتانە ون دەبن. بەپێی داتاکانی یەکێتی داهاتی مانگی 3 1 تریلیۆن و 332 ملیار دینار و بەپێی داتاکانی پارتی تریلیۆنێک و 270 ملیار دینارە. چەقی ناکۆکیەکانی ئەم دواییەی ئەو دوو حیزبە لەبارەی پشتی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەوە بوو. بەو پێی جیاوازیان هەبوو لە باسکردنی ئەو بڕەداهاتەی کە حکوومەت مانگانە دەیداتە ئیدارەی سلێمانی. لەمەشدا ئەو دوو حیزبە قسەی جیاوازەکەن. میدیاکانی یەکێتی ئەڵێن حکوومەت تەنها لە 132 داهات بۆ ئیدارەی سلێمانی و لە 166 داهات بۆ ئیدارەی هەولێر و دوهۆک دەنێرێ. لە بەرامبەردا وتەبێژی حکوومەت لە پشتی پارتی ڕایگەیاندووە لە 141 داهات بۆ سلێمانی و لە 159 داهاتی هەرێم بۆ هەولێر و دوهۆک دەنێردرێت. چاودێران پێیان وایە دەمێکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی دەستی ململانەکان، بەڵام لە ئێستادا وەک بارمتەی سیاسی لەلایەن پارتی وەکێتیەوە مامەڵەیان پێواکرێ و لە بەرژەوەندی یەکتر بەکاریانەهێنن.